بڕیارە چەند خولێکی دیکە وەک خۆتان دەبینێن لە ئێستا دەستکراوە بە ئامادەکاریەکان بۆ کردنەوەی کۆمپانیایەکی تایبەت بە ئاڵوگۆڕی دراو لە شاری سلێمانی. هەڵبەت ئەم شێوازە لە کۆمپانیای ئاڵوگۆڕی درا و شێوازێکی تا ڕادەیەک نوێیە کە لێرە لە ڕێکی کۆمپانیەکانەوە ئاڵوگۆڕی درا و حواڵەی دراو ئەکرێت و هەروەها ئەوەی کە هەیە ئەم کۆمپانیانە پەیوەندی ڕاستەوخۆیان ئەبێت بە حکوومەتەوە حکوومەتی ناوەندی من کەمێک لەمە پێش لەگەڵ بەرپرسەکانی قسەم کرد لێرەش کاک ئەحمەدم لەگەڵایە ئەو بەڕێوەبەری کۆمپانیاکەی زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم. کاک ئەحمەد سڵاو لێبێت، باسێکیان بۆ بکەی ئەم شێوازە چۆنە کارکردنی ئێوە سیستەمی کارکردنی ئەم شێوازە کۆمپانیانی ئاڵوگۆڕی دراوە چۆنە؟ پێشەکی بە خێراتنی بەڕێستان دەکەم. وەکو کۆمپانیا ئێمە وەکو کۆمپانیای دیبی کە گۆڵدن دۆلار لەقێکە لە کۆمپانیای دیبی و کۆمپانیای چای شەمێران و لەگەڵ دوو کۆمپانیای تر کە لە سیستەمی بانقی مرکزیدا بەم دوایەدا دەبێت کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو بکرێنە دوو فئە بە عەرەبی پێڵێن فئەی ئەیوب واتە ئەی لە دە کۆمپانیا لە خۆ دەگرێت و بی 5 کۆمپانیا لە خۆ دەگرێت. ئەم جۆرە کۆمپانیانە کە کراوەتەوە چه ئاسانکاریەک بۆ هاوڵاتیانەکە چی ئەبەخشێت واتە و سوودانی کە هاوڵاتیانی بن و هەروەها لەو ڕێکارانەی بانکی ناوەندی کە گرتوێتێ بەر ئەم جۆرە کارکردن ئەم سیستەمە نوێی کارکردن بەشێکە لەو ڕێکارانە؟ بەڵێ ئەم ئەوەی بانقی مرکزی کە تا ئێستا زیاتر هاوڵاتیان کە سوودیان لێ دەبینی لە ڕێی بانقەکانەوە بوو کە بانقەکان زۆر کەم من، بەڵام ئێستا وەکوم کۆمپانیانەی ئاڵوگۆڕی دراو کە دەبنە ئەیوبی ئاسانکاریەکی زۆر بۆ خەڵک دەکات بۆ وەرگرتنی پارە بۆ سەفەرکردن و وەرگرتنی پارەی بڵێن حیسەی بانقی مرکزی لە ڕێی ئەم کۆمپانیایانەوە و وەکو کیکارت و ماستەرکارت و ماستەرکارتی نەخیر کە ئەمانە موچەیەکی بڵێن حکوومەتی هەرێمنا حکوومەتی بەغدا لەبەرەوەی دووشتی جیاوازە ئەوان لە ڕێ و کارتانەوە دەیدەن کە ئاسانکاریە ئەم کۆمپانیانە دەتوانن ئەمانیان. کاک ئەحمەد ئەم کۆمپانیانە ئەتوانن ئەو موچانەی کە پەیوەستن بە حکوومەتی ناوەندەوە ئەو هاوڵاتیانی کە فەرمانبەری حکوومەتی ناوەندن بێن لەم کۆمپانیانەوە موچەکانی خۆیان وەربگرن؟ بەڵێ دەتوانن هەموو کاتێک و شتێکی کۆمپانیاکەی ئێمە تایبەتمەندیەکی تری هەیە کە زۆرترین کاتی دەواممان هەیە، کاتی کارکردنمان لە 7:30 بەیانیەوە تا 12:00 ئەمە ئاسانکاریەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە و دایمە نیش دەستخۆشی خەڵکمان بۆ دێ بۆ ئەم سیستەمە و دووەمین شت هەلی کارێکی جوان بۆ هەندێک گەنجی بڵێن هەولێر و سلێمانیمان ڕەخساندووە کە زیاتر گەنجەکانی خۆمانن نەبیانی بن. زۆر باشە کاک ئەحمەد، سپاس بۆ تۆ. من بۆ بابەتی هەلیکارەکان حەزەکەم لە کارمەندەکان خۆیانەوە قسەکان وەرگرم. هەڵبەت وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کۆمپانیەکان نزیکەی 35 هەلیکاری بۆ گەنجانی شاری سلێمانی ڕەخساندووە. جا من ئێستا لەگەڵ بەشێک لە کارمەندانی ئەم کۆمپانیا قساکەم پرسیاری واکەم کە چەنە گرینگە کە ئەم شێوازە ئەم کۆمپانیانە هەبن بۆ ئەوەی کە دەرفەتی زیاتر بۆ گەنجان بڕەخسێ بۆ کارکردن بۆ ئەوەی کە بتوانن توانە و بەهرەکانی خۆیان بەزیایان نەدەن لە کارێکا سەرفکەن و ئەنی داهاتوێک بۆ خۆیان و بۆ وڵاتەکەشیان دروستکەن. بەڵێ بەخێراتتانەکەم کەناڵی کورسات و سپاس گوزاری کاک ئەحمەدین بەڕێوەبەری شەریکە. هەلی کاری بۆ زیاتر لە 30 کارمەند ڕەخساندووە. من خۆمێکم لە کارمەندەکانی بەشی سلێمانی. زۆر باشە. ئەمە تاکو چەنە گرینگە تاکو چەنە کاوکارە بۆ گەنجان کە بتوانێت ببنە خاوەنی کاری خۆیان بنە خاوەنی پیشەی خۆیان؟ بەتەئکید هەر لێرە لە لەقی سلێمانی هەلی کاری بۆ چەند گەنجێک ڕەخساندووە. بەتەئکید کە زۆر گرنگە کۆمەڵک مۆزەف لێرەیە کارەکە کاتی دەوامیشمان کاتێکی زۆرە بەیانیان لە 7:30 هەتا 12:00 لەقەکەمە کراوێ. واتە ئەمە بۆ ئێوە دەرفەتێکی باشە ئەتوانن بە باشی ئەو توانانی پێما بەوانەیە کە بەشێکی زۆریشتان لێرەن هەر اختصاصی خۆتانە ینی ئەو بابەتە خۆتان زانکۆ پەیمانگەکە تەواو. بەڵێ بەتەئکید اختصاصی خۆمانە بەتەئکید. بەڵێ دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ تۆ. هەڵبەت وەکو ئاماژەم پێکرد بڕیارە چەند خولێکی دیکە کردنەوەی کۆمپانیاکە دەست پێ بکات و لێرە هەمووان کارمەندانی کۆمپانیاکە ئامادەن و لە ئامادەکاریان بۆ دەست پێکردنی کار.